أو لا يفيو بنيري چەند ڕۆژێک لەمەوبەر شانی باسە پاڵندەیەک لە جۆری داڵ لەلایەن ڕاوچەکانەوە تەقەی لێکرا دوایەوە کە خێزانێک دۆزێتەوە ئەمە چارەسەری پێویست لەلایەن ڕێکخراوی سروشتی کوردستان و پێتەنەیەکەوە وەرەگرێ دوای کە چارەسەرەکە وەرەگرێ بەداخەوە بەهۆیەوەی کە ئەو جۆری چەکەی بەکارهێنراوتیایە جۆری تاپڕ بووە و ساچمەکانی ژەهراوی بووە لە گیانامێنێتەوە ناتوانێت خواردنی پێویست وەربگرێت یاخود ژەمە خۆراکەکان بخوا بۆ هۆکار و هۆکاری برینداری بوونەکەیەوە ئەمرێ ئەمە ژۆک ڕێکخراوی سروشتی کوردستان هەستاین بە خاکسپاردنی ئەم باڵندەیە و بە خاکمان سپارد وەکو گاندنی پامێک بۆ هاوڵاتیان و بۆ هەموو کەسانی کە ڕاوەکەن کە ئەم باڵندەیە نەگۆشتی ئەخورێ نەزیانێکی هەیە بۆ ڕز و باخ و بێستانەکان بەڵکو سوود بە ژینگا گەێنێ و کوشتنی ئەمانە بێتەوەی زیانگاندن بە ژینگە